كوتري هوري بلي باراوتير دو سەوچل و یەک ساڵە سلەیمانی وەک ناوەندێکی کللتوری و ئەدەبی و داهێنان بنیاد نراوە و لەسەر پێی خۆی وەساوە. هونەر، ڕۆشنبیری، کللتور بۆتە ناسنامەی ئەم شارە. لە نێو ئەم هەموو جوانیەدا دەمەوێت باسی پێکەوە ژیانی ئاینەکانتان بۆ بکەم. ئێرە کەنیسەی مریەمی پاکیزەیە کە لە ساڵی 1862 لەسەر دەستی شەماز یەڵدا دروست کراوە. ئەم کەنیسەیە سەر بە کڵێسایی کاسۆلیکی کلدانیە لە خۆشەویستی مریەم دایکی پێغەمبەر عیسا سەلامی خۆی لەسەر بێت ناو نراوە مریەمی پاکیزە. ماڵەکەی بەڕێزێک ئەوەیە وایە؟ بەڵە قوربان ڕەخۆ پانتایەکی زۆر کەمە وایە؟ ئارەوەڵە چەند ساڵە ئێوە لەم گەڕەکەن و ڕێک بەرامبەر کەنیسەکەن تا ئێستا هیچ ناخۆشیەک هیچ ئاژاوەیەک لە بینی مەسیحی و مسلمانەکانی ئەم شارەیە هەبووە؟ ناوەکو بزانم نەبوو تا ئێستا و نەژبوو ناژبێت ئینشاءڵڵا. ئێوە ماڵتان بەرامبەر کەنیسەکەی؟ بەڵە. خۆتان مسلمان؟ بەڵە الحەمدوللیلا. باشە. کاک فەریدون هیچ کاتێک نەبووە بەڕێزت بە مەسیحەکانی ئەم بەرماڵەکەی خۆت نیگەران بی سوزانم حاڵەتێکی وا قەت ڕووی نەداوە؟ ناوەڕە ڕووی ڕاستی لێ دراوسێتیان خۆشە، دراوسێتیان زۆر خۆشە و یعنی خۆزگار هەر لە ئەوەڵی ژیانمان ئەمانە دراوسێمان بوونایە لەوتێ چام بوو لە زۆرە عیبیان نییە یەک مسخاڵەداوە. تازیان بۆ یەکتەرێت ئەچم بە سەردانی یەکتی یعنی من هەر خۆم بە نفری خۆشم جەماعەتێکی لێ بوو یعنی زۆرین تێکەڵ بوو هەر خۆم چنچی لە هەفتەوەش تەلۆ گەڕەکە بوو. قەت جیاوازی مسلمان و مەسیحەکان نەبووە لە سێمانی؟ نەوەڵایی ئەمە بەخوای سێ زۆر جار تەلەبەشتی هینی مسلمانەیە لێ دەردوشتەکەە نا ئەوە نییە بەس یعنی مەسیحی لێرە زۆر زۆر پیاڕێزراوە یعنی هیچ شتێکی بەینا نەبوو. ئێرە مزگەوتەکەش نزیکە لە ئەوە تا ئەوە مزگەوتی هەمزاغایە ئەمە مزگەوتی شێخ بابە عەلیە لویا. بە دووری کەمتر لە 200 مەتر لێرە مزگەوتی هەمزاغا هەیە و لە سەروتریش تەکەی تاڵەبانیەکان. ئەمە ڕوونترین ئاماژەیە کە پێمان دەڵێت شوێن کەوتوانی سەرجەم ئاینەکان لەم شارەدا لە دێر زەمانەوە پێکەوە و بەبێ گرفت ژیاون. هەردێ عوسمان، ڤار میدیا، سلەیمانی.